سڵاتان لێبێ ئازیزانی هاوڕێم چۆنن ئەم کاتتان باش بە ئیوام کە زۆر 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 باش بن ئێستاژ لە بەرنامەی خەون لەگەڵتانام وەکو ئەبینن هاتوین گوڵ بکڕین و گوڵێکی جوانمان پێچاوەتەوە کڕیمانە بۆ هاوڕێیەکمان کە ئێستا ئەڕۆین بۆ لای لە نەخۆشخانەی هیوایە جا خەونێکی جوانی هەیە بزانن کە خەونەکەی چییە لەگەڵمانە بن و بشبینن کە ئەمڕۆ چۆن کاری لەسەرەکەین ئەو خەونەی جا باشتێکیشتان پێ بڵێم لەبرەوەی کە من هەموو کاتێک کارەکەم بۆ خەونی هاوڕێکانم زۆر زۆر باوڕم بە خۆم هەیە و دڵنیام کە ئەتوانم بەباشی خەونەکانیان بەدیبێنم بۆیە ئێوەش باوەڕتان بە خەونەکانی خۆتان هەبێ و دواتریش زۆر بەباشی وەکو من کاری لەسەر بکەن بۆ ئەوەی کە ئیشەڵا بگەم بە خەونەکانتان و لە داهاتوە ببن بەو کەسەی کە خۆتان ئەتانەوێت جامێن گوڵەکەم ئامادەیە و ئێستا بەڕێکەوم بۆ لای هاوڕێکەمان گوڵەکەی پێشکەشەکەم و باسی خەونەکەی ئەەکەین و دواتریش ببینین کۆمەڵێک سپرایزمانێ باساویکە کەشم کەم من ئامادەم با بڕۆین جاری خواافی عزیزانی من ئێستا من هاتووم بۆ نەخۆشخانەی هیوا بۆ لای هاوڕێکەم جا ببینن چەند جوان خۆی گۆڕیوە من ساچۆنی باشم ئەم گوڵەشم بۆ تۆ هێناوە زۆر سپاس دەست خۆش بێ زۆر سپاس سێری کە بزانە بەدڵتە بێ بۆنی خۆشە بۆنی زۆر خۆشە بەدڵتە زۆر بەدڵمە زۆر باشە ببینن چەند جوان خۆی گۆڕیوە ئادەی بە جلەکانی پیشان بین جلی کوردی لێبەر کردووە قسەی کردیان منیش جلی کوردی مەکرێزانی شەڵا پێ بووتمە بامش جلی کوردی با بجارێتر بێ آخر باش ئەم هاوڕێمان ئازیزان ناوی مەنەسایە ئەنجا چەند ساڵە مەنەسا؟ 13 ساڵ 13 ساڵە مەنەسا تەمەن درێژ بی یاخوا زۆر سپاس خەونت هەیە و پێمان بڵێ خەونەکە چییە؟ چونکە ئێمە ئێستا لە بەرنامەی خەونەوە هاتوین بۆ لای تۆ بۆی کە خەونەکەت بەدیبێنین خەونەکەم ئەوەیە ببم بە پێشکەشکار کەسێکی وەکو تۆ حەزەکەی وەکو من بی بە پێشکەشکار بەس دڵنیام کە زۆر زۆر باشترە بی لە من جا ئەمڕۆ ئەشەکەم بە پێشکەشکار تۆ بەرنامەکانی منە بینیوە باشە جارێک پێداڵم چیەکەین بۆی کە بێ بە سپرایز بەس کارەکەین ئەمڕۆ بۆ ئەوی کە بتکەین بە پێشکەشکار باشە ئەی پێم بڵێ خۆت لە ماڵەوە ڕاهێنانەکەی پرۆڤام کردووە خوشکەکانم کردو بە یەکی کردمە بە کامێرا یەکێکم کردو بە مناخۆم و بە بەشکەشکای لە دەگات و بەدە ژوورە چەند جوانەکەواتە خێزانەکەی هاوکاریان کردو بۆی کە بێ بە پێشکەشکار جامنیش ئەمڕۆ هاوکاری تەکەم بەس کەس ناکەم بە کامێرەمان کامێرامان هەیە خۆی باشە ئەنجا چیترێ لێ بپرسم با لێو بپرسم خەونی تر چیت هەیە؟ خەونی تر لە مناڵێوە لە ڕۆزۆ ینی زۆرم حەز بێنی کێشان بوو ینی خولیای زۆرم هەبوو بۆی لێرە و دەستخۆشی لە کارمەندەکانەکەم لە مناڵ پارێزەکان لە دکتۆرەکان بەڕاستی زۆر هاوکاری ئێمە بوون یعنی لە هەموو کات یارمەتی ئێمان دەستخۆشین هەمویانەکەم ئێمەش دەستخۆشیمان هەیە بۆیان بەڕاستی زۆر هاوکاری ئێواکەن زۆر دڵخۆشیشم کە لەگەڵیانە زۆر دڵخۆشی و مرتاحی زۆر خۆشە لەگەڵیانەوە ینی وەک ئێرە وەک ماڵی دووەمم وایە بەڕاستە پێم خۆشەکەەوە ئەی بینیت زۆر باشە ئەی مەنسا پێمان بڵێ لە داهاتووە کارەکەی لەسەر ئەم خەونت بۆی کردی بە پێشکەشکار هەرگیز وەزە خەونەکەم نایانی ئەی بژی چەند ژیرە ئەم هاوڕێم کاتە پێمان بڵێ ئەو هاوڕێیانەمان کە ئیستا ئەمان بینن یاخود ئەو مناڵانی کە لە تەمەنی تویان یان بچووکتریان گەورەتر خەونیان هەیە تۆ پێیانەڵێی چی؟ لێرەوە پیانەڵێم هەرگیز دەستبەرداری خەونەکانتان مەبن چونکە بەدەر خەونەکانیان باڕاکەن زۆر خۆشە یعنی خەونێکتە بێ لە داهاتوە بیهێنیتەتی ڕاستە کاری بۆ بکەی وەکو تۆ پێم خۆشە جا ئەمڕۆ ئەتکەین پێشکەشکار و تۆش لە داهاتوە کاری لەسەر کە دڵنیام کە ئەدبینمەوە ئەنجا منیژە بم بە میوانی بەرنامەکەی تۆ یەم بۆلات ئەڵی بیرمە هاتم بۆتە نەخۆشخانەی هیوە ڕاستەکەی جا ئەو کاتە پێک و گفتوگۆی ئەم کاتەکەینەوە زۆر باشە ئازیزانی هاوڕێم زۆر دڵخۆش بووم کە نزیکەوە مەنسان بینی و باسی ئەو خەونە جوانەی کرد جا کارەکەین بێ کۆرەگەڵ ستافی ماوەی مناڵانی کورسات بۆی کە خەونەکەی بەدیبێنین ئەدبین بۆ شوێنێک پێت ناڵم کوێیە و لەوێش کۆمەڵێک سپرایزمان هەیە کۆمەڵێک شتت بۆ ئەەکەین باشە لەگەڵمان نابن ئێوەش با پێکەوە بڕۆین با بڕۆین ئەم بەریش
وێنەی پێشکەشکارەکانە هەڵواسراوە ئینشەڵا لە داهاتووە وێنەی تۆش هەڵەواسی ئینشەڵا. باشە عزیزانی هاوڕێم ئێمە هاتینەتە ناو دەستگای میدیایی کورسات بۆ ئەوەی کە خەونی مەنسای هاوڕێمان بەدیبێرین دڵخۆشی زۆر دڵخۆشم. چەندێک دڵخۆشی ئەوەنە دڵخۆشە هاوڕێیانەوە زۆر زۆرەکە وایە هاوڕێیانە منیش زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ خەونەکەی بەدی هێنین لە ناو کەناڵی کورساتە جا لێرە کۆمەڵێک ستۆدیۆی زۆر جوان هەیە کۆمەڵێک بەرنامەی باش هەیە پێت ئەناسێنم و تۆ پێت خۆشە بەشداری بکە یاخۆت ببی بە پێشکەشکار لە کام بەرنامەیە ببم بە پێشکەشکار لە مناڵان زۆر باشە لەبەرەوەی کە بۆ تەمەنی توش گونجاوترە ئێمە ژێکەین بە پێشکەشکاری مناڵان و کام بەرنامێت پێخۆشە وڵی تر هەر کامێکی بە یانی تر لە مناڵانە بە هیچ کێشەیەکم زۆر چاکە مەیسە لە بەرنامەی خەونین لە بەرنامەی خەونیشە ئەوش خۆشە ئەوەش ئەستوانی بەشداریکەی و لەگەڵیشە بەرنامەی ژیری و دیاریشمانەیە ئاوی ڕۆژانی پێنجشەممە بە شێوازێکی ڕاستە و خۆ بەرنامەکە پێشکەشەکەین جا تواناکەی تۆ زۆر زۆر باشە ئەتکەین بە پێشکەشکاری ئەو بەرنامەیەکی ڕاستە و خۆ باشە پێت خۆشە بێ پێم خۆشە منیش پێم خۆشە بێ کاتە دەست پێ بکەین با بڕێن لەگەڵمانە بن بالی ڕۆبڕێن سڵاو ئازیزان دووبارە هاتوونێتە ناو ستۆدیۆی بەرنامەی ژیری و دیاری جا لەبەرەوەی کە مەنەسا پێی خۆش بوو کە ببێ بە پێشکەشکاری ماوەی مناڵان ئێمەش ئەم ستۆدیۆ جوانەمان هەبوو ئەم بەرنمەیەمان هەبوو بۆی پێمان خۆشە بکەین بە پێشکەشکاری بەرنامەی ژیری و دیاری جا پێشکەشکارەکە خۆمم ئەمڕۆ ئێمە دەستۆ دڵنیام کە ئەتوانی زۆر بە باشتر لە من ببی بە پێشکەشکار و بەرنامەی ژیری و دیاری پێشکەشکی پێت خۆشە بێ؟ زۆر چاکە کاتە بزانن چۆن بەرنامەی ژیری و دیاری پێشکەشەکە تۆ بینەری بەرنامەی ژیری و دیاری بووی پێنجشەممان کاتە بینی تێی تەلەفۆنە بۆ کردوین پەیوەندی پێوە کردوین ناوەڵا تەلەفۆنم بەستەنە سێرم کردویانی تەلەفۆن کردو ئەم جارش پەیوەندیمان پێوەکە بەشکم دیاریکیشە بۆ دەرچێ باشە زۆر چاکە ئەنجا هاوڕێیان بەرنامەی ژیری و دیاری وە کۆزانی لە 5 بورگە پێگاتووە من باسی ناکەم خۆ باسیکە باشە ئەمە دەستەوە دڵیشم نایە بەجێ بێڵم ستۆدیۆ بەس قەیناکە ئەمە دەستی من بەجێڵم بزانن کە بەرنامەی ژیری و دیاری لەگەڵ مەنەسا چۆنە و پەیوەندیەک وەرگرەیەک پەیوەندی باشە زۆر چاکە کەواتە فەرموو دەست پێ بکە با من بڕۆ باشە دەستخۆش ئێستا ئێمە لە بەرنامەی ژیر و دیارین وەکو ئەبینن ئێستا ئێمە با من یاریەکانتان پێ بناسێنم یەکەم جار ئێرە یاری پیتەکانە قاڵب چارگۆشەیە بۆ نونە یەکێ پەیوەندیمان پێوەکە بە دڵی خۆی پیتێکە هەڵەبژێرێت دەستی پێوانە بۆ نونە فیلی بۆ دەرەچێت اینجا ئەتوانێت دوانی تر سیانی تر هەڵبژێرێت ئەبێ هەمان شت بکاتە بۆ نونە با بڵێن ئەمایان ئەمەشیان هەر ورچەی ئەم دوانە بێکەوەن ئەمە یاریەکیان باشە ئەمەشان یاری جیاوازەکانە دوو خانە دێن ئینجاکانە لەو دوو خانەیە جیاوازەکان ئەدۆزینەوە ئەمەشیان یاری کۆکردنەوە و لێدەکردن و دابەشە کۆکردنەوەکان ئێرەش یاری با بڵێن یاری پۆلەکانە شتی با بڵێن شتی کۆمەڵگا یاری پۆلەکانە زیاتر و با ئێمە لێرە پەیوەندیەک وەربگرین باشە ئەلۆ کێمان لەگەڵ تۆ باشیت؟ ئەحواڵی تۆ دەنگ و باسە چۆنە؟ ئەحواڵت زۆر سپاس دەکەم زۆر سپاس کە توانی پەیوەندیەکە وەرگرم و سپاس بۆیەوە بۆ بەرنامە جوانە باشە تۆ کێیت؟ ناوت چییە؟ من ناوم زیتەڵێ کوڕی گورج و گۆڵم کوڕە گورج و گۆڵی؟ بەڵێ بەخێر بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باشە پێمان بڵێ زیتەڵ ئەتێ چی یارێک بکەی لێرە ئێستا؟ باشە پێشەوە چینە لای پرسیارەکە باشە منیش پرسیارێ بکەم دەی پرسیارکە بزانم
ايوه دادا توارسي لي او نماي دتو برنامج ئەی بيشكشكي چۆن ئیتر من بەرنامە پێشکەشەکەمەوە ئیتر لێرە نیە من پێشکەشکاری تازەم براسا أيوة. زور دڵخۆشم ئافرین هەر بشی دادا تەواریش کەسێکی زۆر سەرکەوتوو بوو بۆ هیوایەت کە تۆش لێرە ڕۆژی خۆشەویستمە بۆ دادەتەوارە هیوادارم سەرکەوتوو بێت باشە تێ چی یارێ بکەیت من حەزم لە هینەت بیرکارێکی کاری بیرکاری لێرە تەمبەڵیت زۆر زیرەکە لە زۆر بیرکاریە زیرەکی. تۆ پرسیارێکم لە بکە دەی باشە پێیمان بڵێ ئێستا ئێمە حەز بە کۆکردنەوەیە دابەش لێدەکردن کۆکردنەوە کۆکردنەوە بەسەر کۆکردنەوە باشە زۆر سپاس. پاشە پێیمان بڵێ یانزە کۆی سێەکە بەچەند یانزە کۆی سێ بەڵێ بیست و حەوت. 27 نەخێ غەڵەتە 27 چی یانزە کۆی سێ کاتە چوار وایە نەخێر یانزە کۆی سێ نەخێر چواردە نەخێر لە خۆ تۆ ژمان هەڵە دیتە ناو هیناوە ئەو چۆنە بێت با من بە تۆ بڵێم یانزە یانزە کۆی سێ بەڵێ یانزە بەڵێ. کۆی سێ کاتە چواردە چواردە چی ئاخر چواردە چۆنە بێت تو ئێستا پێمان بڵێ یانزە کۆی سێ ئێستا بە تو بەدەست حسابیکە یانزە دوانزە سیانزە چواردە ئافرین دەستەکانت خۆش بێ باشە سپاس بۆ ئێوە کەواتە خەڵاتەکەم وەرگرت خەڵاتەکە بە من خەڵاتێ بە تۆ بە باشە خەڵاتەکە دووەرگرت پێمان بڵێ زۆر سپاس دەکەم شایانی نییە زۆر سپاس بۆ ئێوەش کە پەیوەندی پێوەکردن و توانی پەیوەندیەکە وەرگرم دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت هیوادارم سەرکەوتوو بی لە ژیانەدا هەمیشە سەرکەوتوو بێ دەستە خۆش بێ زۆر سپاس دەخوال لەگەڵ خوان لەگەڵ بای بای. خواتان لەگەڵ خوال لەگەڵ ئەی بژیت منە ساتان بینی چەند بە باشی توانی کە بەرنامەی ژیری و دیاری پێشکەشکە زۆر دڵخۆش بووم ئافرین باشە وەزی کەڵا هین بوو نێزانی یانزە کۆسێ چەنە کات 24 وتی 24 ئاخە من وتە بەدەست حسابیکەتێ لە خۆیەوە دەوانێ پەنجەکانی ئەو زیاتر بن بۆیە 24 نازانوانێ پەنجەکەی لە باتی پێنجدانە شەشدانە بێ زۆر باش بی بە نساگیان دڵخۆش بووم کە توانیت ئەمە تاقی بکەیتەوە ببی بە پێشکەشکار لە بەرنامەی ژیری و دیارێ پێمان بڵێ هەستت چۆن بوادی وەرە ئێرە هەستێکی زۆر خۆشمە بوو زۆر دڵخۆش بووم کەەوە ئەلێرە بووم بە پێشکەشکار دەستخۆشی لە هەمویانەکەم هیوادار منە زۆر بێت زۆر سپاس دەکەین تۆش زۆر سپاس زۆر باشە بەشێکی کەمان ماوە چاوپێکەوتنێکی کەمان هەیە ئەیەینە دەستۆ باشە ژووری مناڵانی شپشانەیەم باشە لەگەڵیشە و دواتریش سپرایزێکی کەشمێ لە کۆتاییە باشە پێت خۆشە منیش زۆرم حەز لێ گەورە ڕۆڵا گەورەیەوەی ئەخیریش کاتە لەگەڵمان نابن با بڕۆین خۆبان باڕێ سلاپە پولەژیکەڵەکان من ئەمڕۆ پێشکەشکارم لە باتی دادا تەوار ناوم مەنەسەیە و ئەمڕۆ هەر خۆم بەتەنیانیم میوانێکم لەگەڵا ئەچینە لای میوانەکەم بەخێر بێ ناوت چییە؟ من ناوم گەشینە توێژەری کۆمەڵایەتیم لە ڕێکخراوی ناوپارێزی کوردستان پرۆژەیەکمان هەیە بنای پرۆژەی ئارا لە سلێمانی کارەکانمان لە سەنتەری ژیانە و نەخۆشخانەی هیواکەین. دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو بن باشە بڕیارەدا چۆن بڕیارەداکەوە ئەم پیشە هەڵبژێریت؟ من هەر لە سەرەتاوە پێش ئەوەش حەزێکی زۆرم هەبووە بۆ ئیشکردن لەگەڵ مناڵە و پێشتریش ئیشم لەگەڵ مناڵا کردووە حەزم کردووە پەرە بە ئیشەکانت بەم لە نەخۆشخانەی هیوا. باڵێ دەستەکانت خۆش بێ پێش ئەمیشە ئیشترت کردووە؟ بەڵێ ئیشی ترم کردووە پێشتری لە باخچەکانە لەگەڵ مناڵە ئیشم کردووە. زۆر باشە یانی ماوەی چەند ساڵە لە نەخۆشخانەی وە ئیشەکەی؟ ماوەی نزیکی 2 ساڵ ئەبێ واتە لە 2021ەوە ئیش ئەەکەم لە سنتەری ژیانە و نەخۆشخانەی هیواش بە بەردەوام.
چۆنی لەگەڵ مناڵەکانەوە تا سوکۆتە چۆن لەگەڵ هەڵسوکۆتەکانمە لەگەڵ مناڵەکان تەعاملکردنیان ئێمە بەبێ جیاوازی کە لەگەڵ مناڵەکانە ئەکەین و ئیشکردن لەگەڵ مناڵی ئەو نەخۆشخانە حتمما تۆزە قورسە بەڵام ئەو مای خۆشحاڵیەکی ئێمە یارمەتی ئەو مناڵانە ئەن کە لە بارودۆخێکی قورسان. باشە پێمان بڵێ لە سنتەری ژیانەوە با بڵێنە نەخۆشخانی و چالاکیتان هەڵسەنگاندتان بۆ مناڵەکان چۆنە؟ بەڵێ لە سنتەری ژیانەوە ئێمە کارەکانمان لەو کاتە ئەکەن کە ئەو مناڵانەی یەن بۆ سنتەری ژیانەوە تیشکیان بۆکرێت بۆ ئەو مناڵانەی کە گریان هێجا گری شێرپەنجە بێن هەر جۆرەگرەیەکی تر بێ لەو کاتەیە کە ڕۆژانەیان بۆ ئەنجامدانی تیشک ئێمە لەو کاتەیە ژووری یاریمان هەیە لەوێ کارەکانیان لەگەڵاکەن ئەگە کاری وێنە کێشان بێ یان یاری فکری بێ یان هەر شتێکە خۆیان حەزیان لە بێ ئیشی دەست بێت و ئێمە بەرنامەشمان ئەوەیە کە ماگانە چالاکیمان هەیە زۆربەی ئەو مناڵانی کە لە سنتەری ژیانەوە چارەسەروەرەگرن لە هەمان کاتە لە نەخۆشخانەی هیوا چارەسەروەرەگرن لەو کاتە ئێمە چالاکی ڕۆژی لەدایک بوونمان هەیەیان هەر چالاکیەکی تر بێ لەو کاتە ئەنجامی ئین و لە ساڵەکانیشە مانگینە مانگی هۆشیارکردنەوەی شێرپەنجەی مناڵە بەرنامەی جیاوازمان هەیە بە دابشکردنی بروشە و ڕێنماییە بۆ بەرزکردنەوەی ئاستی تاکەکانی کۆمەلگایە ئەویش ئەتوانین بڵێن لە ناو سلێمانی و ناوچەکانی دەوروبەریە ئەو کارانە ئەکەین و لەگەڵ ئەوەشە ئەمساڵ بەرنامەی خەونمان هەیە کە خەونی 4 مناڵی هیوامان بەدی هێناوە. دەستەکانتان خۆش بێ هیوادار میمونەتان زۆر بێ بەڕاستی زۆر یارمەتی مناڵان نەدانیان ینی لە هەر شوێن و جێگایەکی کوردستان بێ دەستەکانت خۆش بێ نمونەتان زۆر بێت. خۆشەویستانی من کۆتایی ئەمانەیە کۆتایی بە بەرنامەکەمان بێنین بۆستە مشتمێنە ئەو چیەکەیت؟ کۆتایی پێمێنە سێریکە بۆ هاوکاریشم ناکەیت سێری ئەو هەمووشتم هێناوە بۆتەوە بێنە وی هەنێکم لێ بگرە ئەمە بۆ کێیە؟ بۆ تۆیە زۆر سپاس ئازێت کێشە پیرۆزی بەی سەپێکی شەو باسەکەین باشە؟ باشە بەنساتان بینی چەند بەباشی توانی کە ببێ بە پێشکەشکار کۆمەڵی پرسیاری زۆر باشت لە میوانەکەت کرد و ئاگام لێت بوو زۆر باش بووی دەست خۆش بێت زۆر سپاس ئەنجام ئەمڕۆ خۆنەکەی تۆمان بەدی هێنا سەرتا بردبانیتە کەناڵە جوانێکی کورسات و کورساتمان پێ ناسانی دواتر بردبانیتە ستۆدیۆی ژیری و دیاری وەکو بینیت وەکو ئێوەش کە بینیتان و لەگەڵیشیا ئێستا خۆی کە بوو بە پێشکەشکار زۆر بەباشی توانی ڕۆڵ بگێڕێ و بەڕاستی دەستخۆشیت لێکەم ئیشەڵا لە داهاتووشە ئەگەر ئێمە پێویستمان بە پێشکەشکار بوو لە بەشی مناڵانی کورسات هاوکاریمانەکە یە بۆ لامان چۆن نەخەمەتانە زۆر چاکە جا لە کۆتاییە ئێمە کۆمەڵێک دیاریمان هەیە بۆ مەنسای هاوڕێم و با دیارەکانیش باسکەین پێکەوە ئەو مایکە بانیسا ئەشتوانی گۆرانیش پێ بڵێ گۆرانیڵی وڵای ئەیڵێم بەنگت خۆشە؟ خۆشە بەخراب نیم باشە ئەما توانی گۆرانی پێ بڵێ لەگەڵیشیا لە بردەم ئاوێنا ببی بە پێشکەشکار دووبارە وتە لە ماڵەوە خوشکەکانم کردووە بە کامێرەمان و یەکێکم کردو بە گڵۆپەکە بگرێ شەحن یەکێکم گرتو ببە بە کامێرەوان یەکێکم گرتو ببە بەناڵەکە ئەوەی تریژە لەوە تەسیر ترێکەکە یعنی بۆ چونە ژیر و چونە دەرەوە خۆش بوو بە پێشکەشکارەکە کەواتە من کارەکەم بۆ ئاسان کردوێتەوە لەبەرەوەی کە لیدم بۆ هێناوی واتە گڵۆپم بۆ هێناوی باشە یەکێک ناکەی بە بۆ کەسی کە ببێ بە لایتینەکە ئەمەش ستاندەکەیەتی گای ئەنەی ئەمەش هەیە و کامێرایەکی خەیتە سەر دواتر ڤیدیۆی پێ بەڵێ بینی باشە ئەوەش مایکەکەیە قسەی پێەکەی باشە و بە هیوان کە بەرنامەی جوان پێشکەشکەی زۆر سپاس ئینشەڵڵا جا لەگەڵیشیا سنتەری مات دیاری بۆ نردووی سپاس یەکەین کە دیارێکی جوانیش لەلایەن سنتەری مادەوە ئەمڕۆ پێشکەشی مەنسا کراوە ئەمە یاریە پۆزڵوشتە دروستیەکەی خانووە زۆر جوانە ئەمەش یاری پێ بکە زۆر سپاس بۆ فکری باشە ئەلێم بۆ فکری باشە بۆ فکری باشەوە تۆ لە ماڵەوە یاریەکەی یاریەکەم یعنی زیاتر خەریک وێنە کێشانە زیاتر خەریکی وێنە کێشان سەرکەوتوبی بەڕاستی بەهەی زۆر ئەم هاوڕێبان کۆتایی هێنین بە بەرنامەی خاون بەڵام پێکەوە باشە خەریم خۆت کۆتایی پێبێنین خەی بخۆ خۆت کرد بە ژوورە یەکسەر با پێکەوە کۆتایی پێبێنین دڵ خۆش بووم زۆر کە لە نزیکەوە ئەم هاوڕێم بینی و ناسیم و ئیشەڵڵا لە داهاتوە بێ بە پێشکەشکارێکی زۆر بەتوانە زۆر سەرکەوتوو
کاری بۆ بکە باشە چونکە بەڕاستی توانای زۆر باشەیە وزەی زۆر جوانت هەیە کە توانی ئیشی لەسەر بکەیت ئازیزانی هاوڕێم تا بەرنمێکی تری خەون بەخواتانە سپێرین تۆش بڵێرەوە تۆش خوافیزیێ بکە تا بەرنمەیەکی تری خەون بەخواتان ئەسپێریم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ بای بای